گفتوگویەکمان ساز کرد لەژێر ناونیشانی هاوکاری هەماهەنگی ڕێکخراو سیاسی و مەدەنیەکان. ئامانجشمان لەمە ئێمە الحەمدوللا لەم پارێزگایە کە بەناوی پارێزگای ئاشتیەوەیە کۆمەڵی نموزەجی جوان لە کاری ڕێکخراوی هەم سیاسی هەم مەدەنی پێشکەش کراوە بۆ بە پێویستمان زانی هەموو لایەک بەنزیکەوە تی ڕێکخراو مەدەنیەکان تی ڕێکخراو سیاسیەکان لە نزیکەوە ئاڵوگۆڕی ڕاوی پێشنیار یەکتری بکەن. ئێمە دواتر ڕاو پێشنیارەکان هەموو تۆمارەکەین پاش تۆمارکردنی وەکو جۆرێک لە ڕاستپاردە پێشکەشەکەین بە ڕێکخراو مەدەنی و سیاسیەکان بۆ وەکو شتێک لە بەرچاویان بێ کە ڕاو پێشنیاری ڕێکخراوی بەرامبەری چی سیاسی چی مەدەنیە چ جۆرێکەوە چۆن بتوانین خزمەتی شارەکەمان بکەین. تێکێ هەر بە پارێزگابوونی هەڵەبجەوە ئەو فشارە بەهێزەی کە کرا هەموو ڕێکخراوەکان و جەماوەری شاری هەڵەبجە بوون چالاکوانان بوون وایان کرد کە ئەمری بە پارێزگابوونی هەڵەبجە دەرچێت. کەرنەڤاڵە گەورەی کە کرا ئەو فشارێک بوو کە لە دەسەڵات کرا و ئەمرەکەی دەرچوو بەڵام لە تەشکیل نەکردنی ناو ئەنجومەنی پارێزگاوە فشاریشیان کردووە و فشارەکانیش بەهێز بوون چەند هەوڵێکیشیانیاوە و ڕێکخراوەکانی دەروی هەڵەبجە پشتگیریان لێکردوون بەڵام سێرەکەی چونکو حیزبەکان خۆیان کۆگنین لە ناو خۆیانە فشارەکانی ڕێکخراوەکانی مەدەنیش هەڵەوەشێتەوە. ئەکسەریەتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی باگراوندی حیزبیان هەیە هەرێکیان کاریگەری حیزبەکەی خۆیانیان لەسرە ئەوە هۆکارێکی سەرەکیە کە بە سستی شوکارەکان بڕواگینە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چ لە هەڵەبجە چ لە هەموو کوردستان فشاریان کردووە و دەوری باشیان بینیوە.